ئەچینە لای هەواڵێکی دیکەمان یاخود با بڵێن ئەچینە لای بەرنمەیەکی دیکەی دەستگای میدیای کورسات کە ئەویش بەرنمەی ستایشی ڕەمەزانە. بەرنمەی ستایشی ڕەمەزان بەرنمەیەکی عیرفانی دەستگای میدیای کورساتە کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شەشە جوانەکەی کورساتەوە کاتژمێرد و پێشکەشی ئێوە کرد و پێشکەشکاری بەرنمەکەش هاوکارمان کۆسار فەتاحە و لەگەڵ گروپی میوزیکی لور بێگومان ڕۆژانە لەگەڵ ئێوە یابن و میوانداری کۆمەڵێک کەسایەتیەکەن و کەسایەتیەکان کە لە نێو بەرنمەکە ئامادەیانە بێت گفتوگۆکەن سەبارەت بە ئاکارە جوانەکانی ئیسلام دینی ئیسلام بێگومان و هەرجگە لەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەش لە نێو بەرنمەکەیە گفتوگوی لەسەرکرێت و باسی لێوە ئەکرێت و کۆمەڵێک بەرگەی دیکە هێل لەنێو بەرنمەکەیە و هاوکارمان سۆنیا جەلیل بەرگەیەکی بۆ ئامادە کردوین بەڵام بەرگەکەی باکستەیجی بەرنمەکەیە لەگەڵ پێشکەشکاری بەرنمەکە دواوە و لەگەڵ یەکێک لە میوانەکانی بەرنمەکە دواوە و بەرگێکی لەو بارەیەوە بۆ ئامادە کردوین و با ئێمەش بەیەکەوە بینەری بەرگەکەی بین. کاکۆ سەر سڵاو لێبێ باسێکی ئەم بەرنامە نوێمان بۆ بکە کە لە مانگی ڕەمەزانە پێشکەشیەکەن. بەخێربێ سۆنیا خان، هەمیشە ماندوویت بە کارەکانی کورسات و بەرنمەکانەوە کە لە پشت هەموو بەرنمەیەکەوە ماندووبوونی تۆ دیارە. بەرنمەی ستایشی ڕەمەزان بەرنمەیەکی تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان کە لە دەستگای میدیای کورساتەوە پەخشەکرێ. ئەم بەرنمەیە ساڵانی ڕابردووش هەبوو بەڵام ئەم جاریان کۆمێک گۆڕانکاری تایە کە گروپێکی موزیکیمان لەگەڵایە بۆ وتنی مناجات و سروتە ئاینیەکانی تایبەت بە مانگی ڕەمەزان، هەروەها کەسایەتیە ئاینیەکانی هەرێمی کوردستان بەسەرەکەینەوە. لەنێو بەرنمەکەیە بەڕێوبەرەکان بەڕێوبەرە گشتیەکان ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و بە تایبەت لە مانگی ڕەمەزان وەکو چاودێریکردنی بازار وەکو کوالێتی ئەو خۆراکانی کە لە بازاڕە هەیە لە پارێزگای سلێمانی و لە پارێزگاکانی تریژەمە هەوڵین میوانداریان بکەین و گفتوگویان لەگەڵا بکەین بزانین تا چەند ئامادەکاری کراوە تا چەند پێداویستی هاوڵاتیان بوونی هەیە لە نێو کۆگاکانە. ئەمە کۆمەڵێک بڕگە و بابەتی تر لەگەڵ ئەوەش هەیەک بڕگەی ترمان ئیزافە کردووە ئەمساڵ کە مێژووی مزگەوتە دێرینەکانی هەرێمی کوردستانە. ئەو مزگەوتانەی ئەمە چەندی مزگەوتمان هەیە لە هەرێمی کوردستان کە مێژوەکەی بۆ سەردەمی ئیسلامە گەڕێتەوە بۆ سەردەمی هاتنە سەر دەسەڵاتی ئیسلامە گەڕێتەوە کە لە ناوچەکانی وەکو خوڕماڵ وەکو ئاکرێ وەکو ئامێدی و هەروەها مزگەوتە گەورەکان لە ناو شاری سلێمانیە کە ئەمەش هەوڵین لە هەر بەرنامەی فیچەرێک بڕگەیەک ئامادە بکەین لەسەر ئەو مزگەوتە کۆن و دێرینانی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بزانین مزگەوت تا چەند توانیوێتی ڕۆڵی هەبێت لە پێگەیاندنی مرۆڤایەتی هەروەها لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو کۆمەڵگایان. وەکو پێشکەشکارێک وەکو پرۆدیوسەرێکی ئەم بەرنامەیە تا چەند ڕۆژانە ماندووە بن؟ زۆر جێگر زۆر ماندوومەکان جۆ با گوێی لێبێ. ئێمە ماوەیەکە بڵین لە وەرزی نوێی کورساتە بەرنامەیەکی ترمان هەیە کە کورسات هەوارەیە کە ئەویش هەر تایبەتە بە هۆنراوە و بە مۆزیک و گۆرانیە. ئەتوانم بڵم تا حدێک نزیکە لە یەکەوە بەرنامەکان بەڵام بەڕاستی تۆ بەرنامەیەکی 2 سەعاتی و هەموو ڕۆژێک ئامادە بکەی ماندووبوونێکی زۆریە دابینکردنی میوان و قسەکردن جاری وایە میوان جوابی تەلەفۆن نایەتەوە. کارکردن لەگەڵ ستافی کورسات چۆنە؟ کارکردن لەگەڵ ستافی کورساتە وەڵاهی خۆی کەس نابێت بە دوای خۆی بڵێتە ژوانە زۆر یعنی کارکردنێکی تایبەت و خۆشە و زۆر چێژبەخشە بەڵام هەنێکی تیاوەکو شوان کە زۆر جار هەر لە خۆیەوە داخڵە بێ قساکە جێگرەکانیشان بێ شوان و ستافەکە ناڕوە شوان ناکرێ. کاک نەجیب بەگە تۆزێک هاوکارمان بێت لە دابینکردنی کامێرە و کارمەند و هاوکارەکانمانێت بڕوان ناکەم کێشەمان بۆ دروست ببێ. زۆر سپاس. مەمنون بەخێر بێ. دنیا قد نبی غارە شتێکی فیتنە پەردازە بەدنیا قد نبی غارە شتێکی فیتنە پەردازە بەزاهیر هاگوینە و باڵتنی زانی نەسازە بەزاهیر
ظاهر هايوينا باطني زارينا سازا سڵاوی لە جەنابتان و لە بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی کورسات. دیارە ئێمە ئەم ساڵ بە ستایلێکی جیاوازتر و بە ئامادەکاریەکی سڕۆپڕەوە خۆمان ئامادەکرد و بە مانگی پیرۆزی ڕەمەزان. بەرنامەکە هەمە جۆرە ئەمە چەشنە، هەم ئاینی تایە، هەم کۆمەڵایەتیە و هەم هونەریە، هەم بابەتی تەندروستیشی تایە. بەڵام زیاتر بەرنامەکە ئامانجمان ڕۆشتنە بەرەو مناجات و بەرەو شعری عیرفانی و تەسەوفی و ئاینی. دەستان خۆش بێت تا چەند ڕۆژانە هەوڵتان داوە ئەو مناجاتانە پێشکەشکەن کە هەم جۆرێک لە ئامۆژگاری تایە بۆ کەسان ڕۆژوانان کە سێری شاشە دەکەن، هەمیش ئاسوودە دەبن بە گوێبیستی ئەو بابەتانە. بەڵێ ئەوەی کە ئێمە جیاکاتەوە لە هەموو بەرنامە ئاینیەکانی کەناڵەکانی تر و سوشیال میدیاکان ئەوەیە ئێمە زیاتر لە ڕێگەی هونەریەوە هەستاین بە ئیشەکە. جا چ جای کاری دەنگ بێت یا کاری ئاوازەکە بێت یا کاری میوزیک بێ یا بۆ نمونە ئیشکردن بێ لەسەر هۆنراوەکە. بۆیە وەکو خۆم ئیشم لەسەر هەموو لایەنە هونەریەکانی بوارەکان کردەوە هەتا وەکو بتوانین بەرنامەیەکی جوان پێشکەشکەین و هەروەها ببێتە مایەی ڕەزامەندی و دەستخۆشی گەلەکەشمان. بحول قوتي